سیستانی عراق بەڕێوە دەچێت و یەکێکەکانی دەکەن ئەمڕۆ بەشداری کردە پرۆسەیەدا و لەو قوتابخانەی کە ناو یابوو دەنگی کۆمدا و بانگەوازی ئەوەیە بۆ خەڵک لەم ڕۆژەدا بەشداری گەرموگوڕی دەنگدان بکەن چونکە دەنگدان مافێکی سەرەتایی هەتاکێکە جیاوازی لە بینی هیچ کەسێکدا ناکات وەکو هەمویان پێکەوە دەتوانن بەشدار بن و چارەنووسی خۆیان دیاری بکەن دیارە لە هەر وڵاتێکی دیموکراتیدا پرۆسەی دەنگدان بۆ گۆڕانکاریە بۆ ئومێدەی کە ئەم هەڵبژاردنەش ببێتە هۆی ئەوەی کە گۆڕانکاریەکی سەرتاسەری لە عێراقدا بێتەکایەوە و پەرلەمانی داهاتوو لە ئاستی متمانەی خەڵکدا بێت بۆ ئومێدەی خەڵک بۆ هۆشیاریەوە مامەڵە بکات بۆ بە هۆشیاریەوە بێنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان بزانن دەنگی خۆیان بەکێ دەدەن و جەزای ئەوانە بکەن کە نەبوونە وەڵام دەرەوەی خەڵک و پاداشتی ئەوانە بکەن کە بۆ ئومێدەی کە هەڵبژارنێکی سەرکەوتوو و پاک و بێگەت بەڕێوە بچێت گرنگ ئەوەیە کە کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکان و چاودێرانی نێودەوڵەتیش بە گرنگیەوە چاودێری هەڵبژارنە بکەن بۆ ئەوەی وەکو هەڵبژارنەکانی ڕابردوو گومانی لەسەر نەبێت بەڵکو ببێتە هەڵبژارنێکی پاک و بێگەرد و خۆشگوزەرانی بۆ خەڵکی عێراق بەگشتی کتابین